بخوا دوێنێ کراسەکەی لە ناو سەنگیا دەرم کردە کراسێکی هەتا ئێوارە دامەتەبان چاومە ئەتکەی عەسر ئەوە ئەڕۆی بۆ جەولەیە برا گەورەکەم جەولە کەوتە ڕێ جەولەکەی نازی و عمەر لە کاگەڕێن هەتا لە گیانکەوە چەند کەس کەسکارەکەت شەید بوون؟ کاکە گیان من برایەکم شەید دوو برام ئەنفالە دوو کچ عازەبم ئەنفالە کەسم پیاوەکەم ئەنفالە کشتی ئەنفال نەهاتەوە نەهاتەوە هەشتی لە زنیەتی لە کراوە ژێر خۆم باشە ئەمانە قەت لە بیری کە سوکاری ئەنفالەچنەوە لە بیر دەچێتەوە بخوا دوێنێ کراسەکەی لە ناو سەنگیا دەرم کردە کراسێکی هەتا ئێوارە دامەتەبان چاومە ئەتکەی عەسر یەکەی ئەمە خوا قبوڵی چەندێک گیریان چەند ئەم مستەشارانە خوا حەق ئێمەیان لێسینی ئەو باش ئێوە مستەشارێ دەپشتیەکەیاوە کرا سەرمانە بەخواست 21 چاوەخان گەمو یەک دانێکێکی نەما شوێن هەوار دەرچوو ئێران بۆ یەکە ئەو خۆزگایە هەل لە ماڵی ئەو نانم پێکرە بەس کچەکانم بێ لە براکەم بێ لە کەسەکە ئامەزا جوانەکەم بوومە قوربان پێشمەرگای ئەوە ئەڕۆی بۆ جەولەیە برا گەورەکەم جەولە کەوتە ڕێ جەولەکەی نازی و عمەر لە کاگەڕێن هەتا لە گیانکەوە کەس وەک من نییە کەسمانە پیاوەکەم بەخوا نەشمید سێوخان مەهاباد ئاواز لایەق عەباس ڕێبوار قەمەر ئەمانەکە بەس خوش پیاوەکەم لە ماڵم ناڵە ڕۆیشت خۆم باوک مناڵەکانم بۆ 4 نەفەرۆ ڕۆیشت جوتێ برام ڕۆیشتە بەخوا براکەم یەکێکیانە کچێکی بۆی کارمارە بڕێ بژی ماڵەکە بۆی نەگواست ئیتر سە شوێنەوارمان دەرچوو بۆ هەر سێ زوار زەعیفە ماینێتەوەتەوە یعنی کەسکارەکەتان نازانێت لە شوێ نە بەخوا هەتا ئێستا ئێسکوپرسێکمان لەدۆزێت ئەمانەوە درۆت خەڵک دێنەوە ئەوە 2 ساڵە ناومەنیان نووسیاڵێ خوێن یەکرین بەشکەم ئێسکوپرس کچەکار بدۆزینەوە ئێستش درۆکەن ئێستش پێمیان نەهات خوێنیان لێم نەبوو هەر ناومان نووسی و درۆ هەڵێ پێتانەڵێ وەرە درۆکەن کاکە گیان بە قوربان بەخوا گشتی بۆ خۆی واک وەریان کرد سەرمانە بەخوا یەک کەس وەک من نییە بەخوا کە من هەری وێران بووم بەخوا ئایساکە ئەس بە ماڵەوە تێمە دەشتەوە ئەو سعاتەمە کچەکانم ڕۆژ ینی ئەڕێک ئەو کاتەر لە پێشچاوە لە بیری ناس بەخوا ئەو سعاتە باری مگرنیامە ناو مەکینەکە پڕە بچکۆلەکەم ئەو سعاتە مار بەرچاوێ ئەو مەکینە نیرم لە بەرچاوە خۆزگا باوکیان ڕۆژ مناڵەکانم نەڕۆیشت براکانم نەڕۆیشت وا باوکیان بەخوا بۆ 2 ژن و ماڵەوە بوو بەخوا جێمای گشتی پڕکراوە سەرمانە سوێران بووین بەخوا کە مەکچەکانم باڵم بە یاخ چۆن ئاوا لەگەڵ باوکیانە شەواڵ پیاوان لە پایانە دڵ دەهات بە 2 چاو سەریە پڕکراوە سەرما بۆ خۆم ئێستا چی بکەم